عەزیز نەسین ئەو نووسەرەی باڵای نووسینەکانی لە جیهانەوە دەبینرێت. عەزیز نەسین دەڵێت لە خێزانێکدا بڕیارمدا بنووسم کە نە خوێنەریان تێدا بوو نە خوێندەوار. باوکم زوو ئامۆژگاری دەکردم واز لە خەیاڵی نووسین بهێنم و خەریکی کارێکی باش بم، بەڵام دواتر بیرۆکەیەکی بۆ دێت و پلانێکی وردا دەنێت. پلانەکە بەو جۆرە بوو، چەند قەفەزێکی گەورە پەیدا دەکات و دەیان باتە ناو کۆگاکە، سەرجەمیان ئەچنە ناویەوە و دەرگاکان لا ڕوویان دادەخات. دواتر مشکەکان لە ناو ئەو قەفەزانەدا دەکەونە شەڕکردن لاگەڵ یەکتر. دواتر بەهۆی برسێتیەوە دەست دەکەن بە خواردنی یەکتری. تاوای لێ دێت هیچ مشکێک لەوەی تر دڵنیا نییە کە نەیخوات. تا لە کۆتاییدا وای لێ دێت لە هەر قەفەزێکدا یەک مشک دەمێنێتەوە. دواتر خاوەنی کۆگاکە دەرگاکان دەکاتەوە و مشکەکان لەسەر ئەو نەریتە یەکتر دەخۆن و دواتر یەک مشک دەمێنێتەوە و پاشان ئەویش لە ناو دەبات. نەسین دەڵێت دەزانن بۆچی ئەو پلانەی بە خەیاڵدا هات و داینا؟ چونکە خاوەنی کۆگاکە بەو شێوەیە لەسەر خواردنی دەوروبەری و خنکاندنی نەیارەکانی و داپڵۆسینیان و وەچەخۆری بوو بە خاوەنی دەسەڵات و بەڕێوبەر. محەممەد نەسرەت نەسین لە دایکبووی ساڵ 1950 وڵاتی تورکایە. لە پاڵەوەدا وەک نووسەرێکی دیاری تورک ناوی دێت، بەڵام سەرچاوەکان ئاماژە بە کوردبوونی دەکەن بە چەند بەڵگەیەک. یەکەم، سەرچاوە و ئیلهامە پڕ حەسرەت و ئازارەکانی لە ناو نووسینەکانیدا تەنها بۆ ئەوە ناگەڕێتەوە کە ژینگەی خێزانەکەی لەبار نەبوو، بەڵکو لە ڕووی ئازار و لێدان لە سیستەم وەک نەتەوەیەکی ژێردەستە دیارە و بەرچاوترین نەتەوەش لەو کاتەدا لاپاڵ ئەرمەنیەکان کە ستەمیان لا دژکرابێت کوردەکان بوون. دووەم، لاپاڵ سەربازیکردن و ڕێگەگرتنی با بڵاوکردنەوەی نووسین وەک سەرباز لەژێر ناوی نەسین شت دەنووسێت و بڵاوی دەکاتەوە کە هەندێک سەرچاوە باز لە نزیکی ئەو وشەیە دەکەن کە نەسین بەکاری هێناوە لەگەڵ پارێزگای نووسیبین لە باکووری کوردستان. سێهەم، نەسین پەرتووکێک بە ناونیشانی کوردی تورکیا و تورکی بولغاریا بڵاو دەکاتەوە. ئەم ناونیشانە بە ناوهێنانی کورد وەک سەرچاوەکان ئاماژەی پێدەکەن لەو دۆخەی تورکیادا با بەڵگەیەکی تری کوردبوونی دادەنێن. چوارەم، کۆچکردنی لە ئەزمیر. ئەمە و چەندین بەڵگەی تر، بەڵام ئەو راپۆرتە دەرگە بە ڕووی لێکۆڵینەوەکاندا ناخات، چ بۆ پێچەوانە چ بۆ بەڵگەی زیاتر. نەسینێکێکە لەو نووسەرە دیار و بەرچاوانەی لە بواری چیرۆک و ڕۆمان و تەنز و کۆمیدیای ڕەشدا ساڵی 1935 ئامادەیی سەربازی تەواو دەکات، دواتر دەچێتە کۆلێژ لە هەمان بواردا. دوای تەواو